زانکۆی سڵاحەدین دکتۆر ئەکرم زانکۆی کۆیە دکتۆر ڕۆست زانکۆی سەڵاحەدین لە هەولێر زانکۆی سلێمانی پێنج دۆنم بۆ قەیوان 84 دۆنم بۆ کۆمپانیایەک 30 و چەند دۆنمێک بۆ کاتی ئەنجام لە کاتی ڕاگەاندنی ئەنجامەکان لە ناوچەکانی چەمچەماڵ و کۆیە و هەڵەبجە تیمی چەمچەماڵ زانکۆی سڵاحەدین لە کۆی 153 سەرۆک بەشەکانی بە نایاسایی دانراون چێن ئەوانەی بە نایاسایی دانراون لە هەولێر یەکێتین یا حزبەکانی ترن ئەگەر پارتی نەبن ئەمە ڕاپۆرتە ئەو کاتە بۆشمان نردوو لە زانکۆی کۆیە زانکۆی کۆیە سەتاتنی سەرۆک بەشەکانی بە هەمان شێوە مەرجی یاساییان پێدا نەبووە زانکۆی سلێمانی پێ بڵێن نازانم سلێمانی ئەوە بزەفێت ئەمە کۆی هی سلێمانی 160 بەسەرەوەی ئەمە کۆی هینە لە کوردستاندا لە هەموو زانکۆکاندا 165.3 بە نایاسایی دانراون سەرۆکی بەشەکان ئەمانە چێ؟ راپۆرتێکمان ئامادە کردەوە کە تیمەکانی ڕێکخراوی ئاران بۆ ماوەی 7 مانگە خەریکی ئامادەکردنی ئەم راپۆرتن و لەم راپۆرتەدا ئێمە پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و 5 زانکۆمان بە نموزەج وەرگرتووە زانکۆی سەڵاحەدین زانکۆی سلێمانی زانکۆی هەڵەبجە زانکۆی چەرم و زانکۆی کۆیە و پرسیارمان ئاڕاستەی نزیکەی 1000 کەس کردووە لە ڕێگەی ئۆنلاین و لە ڕێگەی ڕوبەڕۆوە و پرسیارمان لێ کردوون لەبارەی دەستێوەردانی پارتی سیاسی حیزبەکان لە ناوەندەکانی خوێندنی باڵایە بەشی هەر زۆری بەداخەوە بەشی هەرە زۆریان لەسەر ئەو قسە کراوەکە بەڵێ دەستێوەردان لە ناوەندەکانی خوێندنی باڵایە هەیە ئەمە لە زانکۆکانە هەیە ئەمەش بۆتە هۆکارێک بۆ ئەوی کە زانکۆکان بە نەتوانن پێشکەوتنێکی واقعیانە بڕۆنە پێشەوە و زانکۆکان بەداخەوە نەتوانن توانە زانستیەکانی خۆیان پێشکەش بە خوێندکاران و بە خەڵک بکەن لە دنیای زانکۆکان ناوەندێکن بۆ پێشخستنی وڵات بۆ پێشخستن و بنیادنانی دەوڵەت بەڵام لە هەرێمی کوردستانە بەداخەوە بۆی دەستێوەردانی حیزبی لە زانکۆکان نەیانتوانی ئاستە پێشکەش بکەن زۆر بەداخەوە لە هەموو کردەکانە دەستێوەردانی حیزبیە لە کەرتی تەندروستی لە کەرتی پەروەردە لە کەرتی دادگا و تەنانەت لە کەرتی بازاڕ و هەموو کردەکان دەستێوەردانی کەرتی کشت و کاڵ هەموو کردەکان بە دەرنین لە دەستێوەردانی حیزبی بۆی ئەشبینی هەموو کردەکان بەرەو لاوازی چوونە هەموو کردەکان بەرەو دواواچن نەک بەرەو پێشەوە ئاشکرا دیارە چییە کتێبە بەڕێوەری سنتەرێک کرێ بە ڕاگرێک کرێ بە عەمیدێک کرێ بە سەرۆکی زانکۆیەک کرێ بە سەرۆکبەشێک دەستێخستنی حزبی هەیە لە بواری کارگێڕیدا دەستێخستنی حزبی هەیە لە بواری زانستیدا دەستێخستنی حزبی هەیە لە هەموو بوارەکان لە زانکۆدا بۆیە بێگومان زۆر لەوە زیاترە ئەوەی ڕێکخراوی ئاران کردوویەتی بەداخەوە لە ئێستادا نەک هەر پرۆژە یاسا ئامادە نەکراوە نەک بە دوواداچوون نەکراوە نەک لێ پێچینەوە نەکراوە تەنانەت کۆبوونەوەکانی ژناکەن تەنانەت لەو بارودۆخێکەوە خوێندن پەچی کەوتووە کەمترین کۆبوونەوەیان سەبارەت بۆ بارودۆخەش کردووە لەگەڵ بە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا کامە سەرۆکی زانکۆت دەوێت حزب دایناوە کامە یاریدەدەری سەرۆکی زانکۆت دەوێت حزب داینەوە من باسم کرد وتم 18 سەرۆکی زانکۆ هەیە 3 یاریدەدەری سەرۆکی زانکۆ هەیە کە هەر سەرۆکێکی زانکۆ 3 یاریدەدەری هەیە بۆ کاروباری زانستی بۆ کارگێڕی بۆ خوێندکاران یا قوتابیان ئەمانە هەر هەمووی حزب دایناون ڕاگری کۆلیژەکان بەتاتەن بە بێجیاوازی هەمووی حزب دایناوە 190 سەرۆک بەشەکان حزب دایدنێ لەمە زیاتر چی؟